سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی هەسۆی بەرابەری ئەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. لە بەرنامەی ئەمڕۆماندا بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێرناونیشانی مافی ژنان لە نێوان هەڵکشان و داکشان ژنانی عێراقی لە چاوی زریاندا. هەروەک ئاگادارن کە ماوەی چەند ساڵە لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بزووسنەوەی کەوتووەتە ڕێ بە ناوی شۆڕشی ژن ژیان ئازادی. ئەم شۆڕشە کە ژنان داینەمۆی بوون پێشنگایەتیەکەی بەدەست ئەوانەوە بوو. سنوورەکانی ئێرانی تێپەڕاند و دروشمەکانی کەوتنە سەرزاری بەشێکی زۆری بزووسنەوەی ژنان لە ئاستی دنیادا. لەگەڵ سەرهەڵدانی ڕەوتی کۆنەپەرستی داعش و کەوتنە مەترسی ڕۆژاوای کوردستانیش ژنانی ئازار و بوێر ئازا و بوێر شان بەشانی پیاوان و تێکۆشەرانی خەبات و بەرەنگاربوونەوە دژ بە هزری کۆنەپەرستانەی ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان و دەوڵەتانی پشتیوانیان هاتنە مەیدان و خۆیان لە ستادێکی نظامیدا بە ناوی یەپەژە واتە یەکینەکانی پاراستنی ژنان ڕێخست و بەو ئازایەتی و بوێریەی لە خۆیان نیشانیاندا بوونە جێگای هیوا و هومێدی ژنان و خەڵکی ئازادی خواز لە ئاستی ناوچەکە و دنیادا. سەرڕای هاتنە ئارەی ئەم دوو ڕووداوە گرنگانە لە ناوچەکەدا بەشێک لە ژنانی وڵاتێکی وەک عێراق کە دەسەڵاتێکی ئاینی کۆنەپەرست خەریکە بەڕێوە دەبات خۆیان بە هەندێک بابەتەوە سەرقاڵ کردووەکە بە هیچ شێوەیەک لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانی سەردەم نایێتەوە. جێگای ئاماژەیشە ڕەوتی ڕووداوەکان لە سووریەش جێگای نیگەرانین سەبارەت بە مافەکانی ژنان و ئەومان لێ دەخوازێ سەرجەم ئینسان ئازادی خواز و بەرابەری تەڵابەکان بەگشتی و بزووسنەوەی ژنان و ژنانی هەڵسوورا و ڕێزەکانیان ڕێبخەن و بە بەرنامە و پلانی دقیق و خەباتکارانە پشن بە پیرە و مەترسیانەوە. لەم بەرنامەیەدا ئەوە پێشکەش دەکەم دەکا خاتو شیرین عەبدوڵڵا سەبارەت بە بارودۆخی ژنان لە عێراق و ئەو بابەتانەی کۆمەڵگای ئەو وڵاتە و پەرلەمانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە بابەتێکی نووسیوە کە ئێمە لە بەرنامەی ئەمڕۆماندا وەکو ئاماژەم پێدا کورتکراوەیەکی پێشکەش بە ئێوەی عزیز دەکەین. فەرموون لەگەڵمان بن. لە عێراقدا خودی ئەو پرۆژە یاسایە کە پەرلەمان پەسەندی کرد واتە پاکێجی ئەحکامە شەرعیەکانی جەعفەری گوزارشە لە دوژمنایەتی دەسەڵاتداران بەرامبەر بە ژنان و پێداگریان لەسەر پەراویز خستنیان و چەسپاندنی هێژمون و کۆنتڕۆڵی پیاوان و ئاسایکردنەوەی توندڕەویترین شێوەکانی توندوتیژی دژی ژنان و منداڵان بە مەبەستی سەپاندنی ئەجەندای سیاسی کۆنەپەرستانی خۆیان. ئەم دژمنایەتیە تێمان دەگەیەنێت کە بۆچی یاسای توندوتیژی خێزانی بۆ زیاد لە 10 ساڵە لە ناو پەرلەماندا بێنەوبەرەی پێدەکرێت. جگە لەوەش شێوازی تێپەڕاندنی مۆدەنەکە کە لە ڕێگەی ڕێکەوتنێکی سێلایەنە لە بینی قەوارە سیاسیە تایفی و ناسیۆنالیستەکانی ناو دەسەڵات دەربڕینێکی ئاشکرای لە سروشتی پیاوسالاری توێژی سیاسی دەسەڵاتدار و میکانیزمەکانی دامەزراوەکانیان کە لەسەر بنەمای سازان و بەرژەوەندی هەر فراکسیۆنێک لەسەر حسابی چاکەی گشتی کار دەکەن. هەروەها پشتگوێخستنی نیمچەی تەواوی مێدیای جیهانی و ناخۆیی لە تووڕەیی و ناڕزایەتیەکانی خەڵک بەرامبەر بە هەموارکردنەکە و مۆدنەکە بەڵگەیە لەسەر ڕادەی ڕاکێشانی ڕایگشتی بە دژی ژنان و ڕۆڵی هاوبەشی دەستگاکانی ڕاگەیاندن کە سوودی دارایی لەو لایەنانە وەردەگرن کە بەرژەوەندیەکانیان بەسراوەتەوە بە ئەجندای ڕژێمە دەسەڵاتدارەکان کە کۆنتڕۆڵی بڕیاردەرانی سیاسی دەکەن لە عێراق و ناوچەکەدا. دوای کەمتر لە 3 مانگ لە دەرکردنی ئەم یاسا دڕندانەیە دژی نیوەی کۆمەلگام هەمان پەرلەمانی پیاوسالار هەڵبژاردنێکی ئەنجامدا. ئەم هەڵبژاردنە کە بە دەوری خۆشی لەسەر بنەمای سازان و دابشکاری قومی و تایفی و حساباتی فراکسیۆنە پەرلەمانەکان و دابشکردنی ڕۆڵ و تاڵانی غەنیمەکان دامەزراوە نەک هەر هیچ پەیوەندی بە بەرژەوەند و چارەسەری ئازارەکانی خەڵکەوە نیە بەڵکو لە بنەڕەتدا بۆ ئەوە دانراوەکە ئیرادەیان لێ بسێنێتەوە و لە ڕێگەی پارە و چەکەوە ملکەتیان کات و بەم جۆرە درێژە بە سیستەمەکەی بدات. یەکێک لە تایبەتمەند دیارەکانی ئەم هەڵبژاردنە لە خزمەتی کۆنەپەرستیدا زیاتر جێگیرکردنی ستەمکاری بە دژی ژنان و بەردەوامبیدان بە یاسای ئەحکامی جەعفەری بوو. شانی باسیشە کە ئەم هەڵبژاردنە وەک هەڵبژاردنەکانی پێشوو لە ساڵی 2003ەوە بێبەش نەبوو لە نوێنەرایەتی ژنان لە دوای ئەنجومەنی حکومڕانی ئینتقاڵیەوە بەشداریان کردووە کە بە بڕیاری دەسەڵاتی کاتی هاوپەیمانی بە سەرۆکایەتی پۆڵ بریمێر پێکێنراوە و لە کۆی 25 ئەندام 3 ژنی تیابوو.
دوای 2 ساڵ و لە ساڵی 2005 واتە لە ساڵی 2005 دەستوری عێراق پەسەند کرا کە 25% کورسیەکانی پەرلەمان بۆ ژنان تەرخان کرا، واتە سیستەمی پشکی ژنان. ئەمەش بۆ مانایەکە لە کوێ 329 کورسی 83 کورسی بۆ ژنان تەرخان کراوە. دوا بە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2021 کەناڵی جەزیرە نێت بابەتێکی بەناونیشانی لە پێشێنێکی بەرچاودا بەم شێوەیە ژنان هەڵبژاردننی عێراقیان سەرسام کرد، بڵاو کردەوە و ڕوونی کردەوە سەرەڕای ئەو هەموو ناکۆکیانەی سەبارەت بە ڕۆڵی ئایندەی ژنانی عێراقیە هەمووان هاوڕان لەسەر ئەوەی کە لە هەڵبژاردننی ڕابردوودا پێشکەوتنێکی بەرچاویان بەدەستێنەوە. لە هەڵبژاردنەکانی ساڵی 2021دا 97 ژن بۆ ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردران کە بە ڕێژەی 14 کورسی پشکەکانیان زیاتر بوو. هەروەها 3 پۆستی وەزیریان دەستەبەر کرد کە بریتین لە دارایی پەیوەندیەکان و کۆچ. بەڵام ئەوەی جێگای نیگەرانیە ئەوەیە کە ئەم بەشداریکردن و نوێنەرایەتیکردنەوەی ژنان لە ڕووبەرێکی درۆ و فریودەر زیاتر نەبووە. بوونی زۆرینەی ژنان لە پەرلەماندا بە پلەی یەکەم ئامڕازێک بووە بۆ پڕکردنەوەی پۆستە بەتاڵەکان و دامەزراندنیان بۆ خزمەتکردنی ئەجەندای قەوارە سیاسیەکان، تەنانەت ئەگەر ئەو ئەجەندایە لەگەڵ پرس و بەرژەوەندیەکانی ژنانیشدا ناکۆک بن. ڕوونترین بەڵگەی ئەمە ئەوەیە کە ئەم پێشکەوتنە گۆرەیە نەبووە ڕۆڵێکی دیاریکراو بۆ ڕەتکردنەوەی یاسای جەعفەری یان تەنانەت چەسپاندنی یاسای توندوتیژی خێزانی. راپۆرتەکان ئەمەژە بۆ دەکەن کە ژنە پەرلەمانتارەکان دابەش بوون بەسەر 2 بەشدا کە بەشێکیان بەرگری لە مافەکانی ژنان دەکەن و بەشەکەی تریان بە پێشخستنی دڵسۆزی بۆ حەزب و خێڵ و نەتەوە و ئاین دژایەتی مافی ژنان دەکەن. پەرلەمانتار جەمیلە عوبەیدی مشتومڕێکی بەرفراوانی لە کۆمەلگای عێراقدا دروست کرد بە بانگەوازی هەڵمەتێک بۆ هاندانی فرەژنی و ڕەتکردنەوەی کەلتوری چاکژنی بۆ پێیەی ئەو پێشنیارە سوود بە ژنانی جیابووە و پێوەژن دەگەێنێت کە لە شەڕدا مێردەکانیان لەدەستەوە. ئەو پەرلەمانتارە داوای دەرکردنی یاسایکی بۆ پاراستنی ژنانی ئازادی عێراق و چارەسەردی ئەم دیاردەیە کرد لە ڕێ دابینکردنی هاندانە داراییەکانی وەک دەرماڵە و باج بۆ هاندان و هاوکاریکردنی پیاوان بۆ هاوسەرگیری لەگەڵ هەموو بێوەژنێک و جیابووەیەک. بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە سەختی دارایی یەکێکە لەو هۆکارانەی کە ڕێگری لە هاوسەرگیری لەگەڵ زیاتر لە 1 کەس دەکات. ئەو ژنە پەرلەمانتارە پاڵپشتێکی بەرچاوی لەلایەن بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە وەرگرت. هاوکات ڕووبەڕووی ڕەخنەی هەندێک لە هاوپیشە ژنەکانی بووەوە. پێشنیارەکەی لەو کاتەدا لە سۆشیال مێدیادا شەپۆلێکی تووڕەیی و گاڵتەجاڕی لێکەوتەوە کە بە سوکایەتیکردن بە ژنان دانرا. لە ژنە پەرلەمانتارمان بیستووە کە بانگەشەی هەڵبژاردنیان لەسەر بنەمای هەموارکردنەوەی یاسای باری کەسی بوو بۆ لابردنی مەرجی ڕەزامەندی ژن بۆ هاوسەرگیری دووهەم. ژنە پەرلەمانتارانی دیکە پێشگیریان لە هەموارکردنەوەی مادەی 57 کردبوو کە پەیوەندی بە زەوتکردنی مافی سەرپەرشتیکردنی دایکانەوەواتە خێزانەوە هەیە. جێگای سەرسوڕمانەکە سەرۆکی لێژنەی خێزان و منداڵ دنیا ئەلشەمری خۆی بەرگریکاری هەموارکردنە کۆنەپەرستانەکەی یاسای باری کەسی 188 بوو. نوێنەرەتی بۆچوونەکانی قەوارە سیاسیەکەی خۆی دەرکرد و بەم شێوەیەش ئاستەنگی زیاتری خستە بەردەم ئەوانەی دژایەتی هەموارکردنەوەکەیان کرد. بۆیە سیر نییە کە دوای 2 دەیە لە دەستکردنی حەزبە ئیسلامی و ناسیۆنالیستیەکان بەسەر چارەنووسی خەڵکی عێراق و دوای 6 هەڵبژاردن خەڵک هیچ باوەڕێکی بەو شتە نەماوە کە پێدەوترێت پەرلەمان و هەڵبژاردن. سروشتی ڕاستەقینەیەم هەڵبژاردنانە ئەم جارە لە جاران زیاتر بە ئاشکرا دەرکەوتووە. لە کۆنتڕۆڵی ملیاردەرەکان کڕینی دەنگ و نەبوونی هیچ دیدگایەک یان بەرنامەیەکی چاکسازی کە ڕەنگە سەختیەکانی ژیان کەم کاتەوە و لەم پرۆسەیەدا ژنان و مافەکانیان بوونەتە گەورەترین قوربانی. هەروەها لە سایەی هەمان ئەم بلوکە پەرلەمانیەدا بوو کە گەورەترین کۆمەڵکوژی گەنجان کرا لە کاتی ڕاپەڕینی ئۆکتۆبری 2019 کە بووە هۆی کوژرانی زیاتر لە 800 کەس و برینداربوونی زیاتر لە 30,000 گەنج و ژن و پیا و لەگەڵ ئەوەشدا کە ژنان لەم ڕاپەڕینەدا کتوبەندیان شکاند و لە هەماڵ هاتنە دەر هێزەکانی کۆنەپەرست یەکسەر و بێدواکەوتن دەستیاندایە سەرکوت و پرۆپاگەندا و چەوەشەکاری دژبەژن. هەمومانە ئەوە دەردەخەن کە ژنانی عێراق و پیاوانیش
ڕوبەڕووی دژمنێکی ئاسایی یان سیستەمێکی پیاوسالاری نەریتی واتە تەقلیدی نین وەک ئەوانەی لە زۆرێک لە وڵاتانی جیهانی مۆدرن دەبیندرێن. بەڵکو ڕوبەڕووی دژمنێکی زۆر درڕندە دەبنەوە کە تواناکانی بێ ئەندازەیە و پەیوەندی ئاڵۆز و چڕی ناوخۆیی و ناوچەی و نێودەوڵەتی هەیە، دژمنێکە درێغی لە ئەنجامدانی قێزەوەنترین کۆمەڵکوژی لە دژی نەیارانی بۆ پتەوکردنەوەی چەپۆکی دەسەڵاتەکەی بەسەر خەڵکدایە. لەم کەش و هەوا سیاسیە خنکێنەر و دژەژنەدا کە بۆ هەندێک لە توێژە نێرینەکانی عێراق دیزاین و قڕکراوە و لە ڕێ توندوتیژیەوە و بە سیستماتیک و بە پێشبەستن بە بنەمای بەها و نەریتی خێڵەکی و ئاینی کۆنەپەرستانەوە بەرهەم دەهێنرێتەوە، دەنگ و ئازارەکانی ژنان بە زەحمەت دەبیسترێت. جگە لەوەش ژنان وەک هەموو گروپە پراوێستراوەکانی دیکە ڕوبەڕووی چەندین بربەستی زیاد دەبنەوە لە بەردەم بەشداریکردنیان لە ژیانی سیاسی و توانایی ڕۆڵگەرانیان لە داڕشتنی سیاسەتەکان کە خزمەت بە بەرژەوەندیەکانیان بکات و مافەکانیان بپارێزن. چالاکی سیاسی ژنان بە پێشێلکاری نەریت و بەها کۆمەڵایەتیەکان دادەنرێت و فشارە خێزانی و کۆمەڵایەتیەکان زۆرێک لە ژنان بهیوا دەکەن لە بەشداریکردن لە کاری سیاسیدا. کاندیدی ژن پێویستی بە ڕەزامەندی خێزانەکەی یان هۆزەکەی هەیە و لەوانەیە تووشی هەڕەشە و هێرشی میدیایی ئەلەکترۆنی و هەراسانکردن بێت. جگە لەوەش ژینگەی کێبڕکێ و پیاوسالاری و پراوێزخستن و ڕوانگەی سوکایەتیکردن بۆ ژنان لە شوێنی کار و دامەزراوە حکوومەتیەکان وەک ڕێگریەک لە دژی چالاکی سیاسی کار دەکات. شانی باسە ناڕزایەتێکی بەرفراوانی کۆمەڵایەتی بە دژی هەموارکردنەوەی یاسای باری کەسی 1970 لە دواتر لە شێوەی مۆدەونەدا لەلایەن پەرلەمانەوە پەسەندکرا بەڕێکخراو کاتا ئێستاش بەردەوامە و هەر ڕۆژە ژنان دەرگیری ئاکامەکارە سادبارەکانی دەبنەوە. چەندین ڕێکخرا و چالاکوانی ژنان و ئازادیخواست کە هەندێکیان لە تەحالوفی 1970 بەشدار بوون، بەڵام ئەم ناڕزایەتیانە نەیانتوانی بەر بە شەپۆلی کۆنەپەرستی ناو کۆمەلگا و پەرلەمان بگرێت. شاهدی چەندین هەڵمەتی شکۆشکاندن بووین بەرامبەر بەو ژنە پەرلەمانتار و پارێزەر و چالاکوانانەیە کە دژی هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی ڕاوەستاون، تەنها بەهۆی دەربڕینی بۆچوونەکانیان لە پرۆسەیەکدا کە گوایە دیموکراسیە و لەسەر بنەمای دیدگای جیاواز دامەزراوە. چاڵنجەکانی بەردەم ژنان لە عێراقدا بێ ئەندازە و فرێلایەنەیە. پێویستی بە خەبات لە دژی سراکتۆرە چەسپاوەکانی سیستەمی پیاسەلاری هەیە کە لەلایەن پایەکانی سیستەمی سەرمایەداری و بەها کۆمەڵایەتیەکانی دژمنایەتی ژنان و ڕزگاریکردنیانەوە پاڵپشتی دەکرێن. بەڵام نە پیاوسالاری و نە سەرمایەداری نەمر و هەتاهەتایی نین و ئەوەی ژنانی عێراق ئەزموونی دەکەن قەدەرێکی حەتمی نییە. لەم سەردەمەدا ئەمە چارەنووسێکی حەتمی نییە، بەڵکو سیستەمێکەکە بە زەبری توندوتێژی و بەهێزکردنی بەها و نەریتە کۆنەپەرستانەکانەوە بەرهەم هێنراوەتەوە. ئەرکەکە لە خەباتدایە بۆ هەڵوەشانەوە و ڕیشەکێشکردنی ئەم سیستەمە و گرتنەبەری دیدێکی کۆمەڵایەتی ڕادیکاڵ و سیاسەتێکی پراکتیکی هاوتا لەگەڵ چاڵنجەکاندا. بەڵێ ئازیزان و بیرانەرین خۆشەویست، بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەیە ئەم هەفتەیە ئاسۆی بەرابەریمان. زۆر سوپاس کە تاکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون. تا هەفتەیەکی تر و ئاسۆی بەرابەریکی دیکە ماڵەوە.